یەک لەو شتە جوانانەی کە لێرە لە ئەمریکا زۆر بوونی هەیە ئەو علامەت هەیە لەسەر هەموو ئەو دەڕانەوە مەجرایە ئاوەکەی دەڕواتن ئاوی بارانی زیاتر هەرچەندە ئێستا خۆی پیس بووە لەبەر پڵکووەوە ئێستا پاییزە جوانێکە لەوەیە کە علامەتێک نووسرایە نۆ دەمپینگ بۆ مانای ئەوە زبڵخانە نییە تو ئاوی شتی کەلی فرەدە هێری ئاو نەبیکەن دیتێتم شەرقی خۆمان کومباریان شوشتێ سیاریان شوشتیە هەموو ئەو تایت و یاخودی وهەیە تیزابی تێدەکاتن لای خۆمان دەبان لێرە مەمنوعە ببینرێت ینی غەرامە دەکرێت حیساب ئاوەکەی خۆی هەر لەسەری نووسری ئاوەکەی دەستەوە ئەو قیانوسەی ئەو ئاوە گەورەکەی لە کالیفۆرنیا هەتا هیچ ئەو حیوانی بەحری تر ماسیە و لە ئاخیری بیخواتەوە بێ زێت نەخۆن و نەمرن شتەشی جوانە.